فیستیڤاڵی ئەوین لەلایەن ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ساڵانە وەک گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامی کوردی ساز دەکرێت. ئەم ساڵیش بۆ چوارەمین ساڵ لەسەر یەک فیستیڤاڵەکە لە شاری سلێمانی ئەنجام ئەدرێت سبەینێ 19 مانگ ڕۆژی هەینی لە کاتژمێر 3 لە هۆڵی ڕۆشنبیری ئەبێت. بۆ ئەم ساڵ سپاس بەخوا توانیمانە 4 گروپ لە سەرتاسەری کوردستان و بانگێشتی فیستیڤاڵەکەمان بکەین. 4 گروپەکە حاڵی حەزر گەیشتونەتە سلێمانی و ئینشاءالله سبەینە لە خزمەت میوانانی فیستیڤاڵە بین. فیستیڤاڵی ئەوین تاکە فیستیڤاڵی هونەری ئەدەبی ئیسلامیە لە هەرێمی کوردستانە. پێمان وایە لە ڕێگەی فیستیڤاڵەوە توانین ئێمە خزمەتێکی بچووک بە هونەر و ئەدەبی ئیسلامی بکەین. پێمان وایە کە کەلێنێکی با بڵێم دیار هەیە لە هونەر و ئەدەبی ئیسلامیە. ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی فیستیڤاڵەوە بەشێک لەم کەلێنە پڕ بکەینەوە و هونەری ئیسلامی کوردی ڕەسەن بناسێنینەوە بە تاکی کوردی مسڵمان. چاوەڕێکی ئینشاڵڵا بە دەمەهاتێکی باشیان هەبێ بۆی ئەوەی کە پێمان گەیشتۆتەوە لە شارەکانی دەرەوەی سلێمانیشەوە خەڵک دێن حتا پاسی تایبەت گیراوە بۆ لە شارەکانی دەرەوە بۆ سلێمانی تاوەکۆی کە بێن بەشداری فیستیڤاڵەکەمان بکەن. ئینشاءڵڵا چاوەڕێی میوانانەکەین سبەینێش میوانێکی زۆر ئینشاءڵڵا ئامادە بێت. 4 گروپی سەرەکیمان هەم 4 گروپە دوانیان لە شاری سنەوە بەشداریەکەن. گروپی سنە بە سەرپەرشتی شارای مەنسووری میهرانی خالیدی و گروپی شەمس بە سەرپەرشتی عەبدولسەلام فاتحی ئەمانە لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستانی باشوور کاک سەید محەممەد جەباری بەشدارە لەگەڵ ستافەکەی و لە شاری ئامەدەوە گروپێکی با بڵێم کە یەکەم جارانە دێنە هەرێمی کوردستان بەشداریەکەن ئەوانیش خۆیان و ستافەکان.